سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی لە بەرنامەیەکی تری ڕاستەوخۆ لە خزمەتی ئێوەی خۆشەویستم. ئەمڕۆ 27 مانگی خاکەلێوە 1400 هەتاوی بەرامبەر لە 16 ئاوریلی 2021 زاینیە. بەرنامەکانی ئەوڕۆمان بریتین لە ئاورێکدانەوەیەک یا بەرەو پیرچوونی 1 مەی 1 ئەیار، دواتر چاوێکە شوێنین بەسەر 33 ساڵ بەسەر شاڵاوی جینۆساتی ئەنفال، پاشان باسێکمانە بێ لەسەر ئەو باسی وا لەسەر نا بە جەمهوری ئیسلامیە بە انتخاباتی کۆماری ئیسلامیە کرێ، لەم بابەتەش قسەیەکتان لەگەڵەکەین. بۆ پەیوەندیگرتن لەگەڵ ئێمە ئەتوانن بە ژمارەی تەلەفۆنی 006 726 16 764 پەیوەندیمان لەگەڵ بگرن. هەروەها بەرنامەکەمان لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی کۆمەڵە مێدیا نێتوەرکەوە ڕاستەوخۆ پێشکەش بێ ئەوەی خۆشەویستە کرێت. ئازیزان، ڕۆژی 1 ئەیار زۆری نەماوە بەرەو پیری ئەو ڕۆژاچین. لە کوردستان بەڕێوەچوونی 1 ئەیار زۆر هەمیشە لە زۆربەی شارەکان لە سنە لە سەخز دەبانە و لە زۆربەی شارەکان بەڕێوە چووەوە. ئەم بۆنەیە هەمیشە زیندوو ڕاگیراوە. ساڵی 68 هەتاوی لە شاری سنە بەشێکی زۆر لە هەڵسوڕاوانی کرێکاری دوای 1 ئەیار کەوتنە ژێر وشاری جەمهوری ئیسلامی و بەشێکی زۆریان دەستبەسەر کران. لەناو ئەو فعالینی کرێکاری و هەڵسوڕاوانی کرێکاریە کاک جەماڵی چراغ وەیسی یەکێک لە هەڵسوڕاوانی کرێکاری شاری سنە کە لە بەشی سەنعەتی ئەو شارە هەڵسوڕاویە کرد دەستگیر کرا و دوای 8 مانگ ئەشکەنجە و زەخت لەلایەن کۆماری ئیسلامیەوە ئیعدام کرا. بۆچی ئەو کارە کرا؟ ئەوە بوو کە کاک جەماڵ وتارێکی بە بۆنەی ئەوڵی مایمەوە پێشکەش بە بەشداربووانی ڕێوڕەسمی 1 مەی لە شاری سنە کرد. هیچ شتێکیشی تێدا نەبوو کە کۆماری ئیسلامیەوە خستە لەرزە، بەڵکو شرایەتی ئەو کاتەی کۆماری ئیسلامی شەڕ ئێران و عێراق و ئەو وەزیەتە کە کۆماری ئیسلامی بەسەرا هاتبوو ترسی ئەوەی بوو کە بزوتنەوەی کرێکاری لە ئارادا بێت و ویستی کە زەربەی خۆی بدا لە بزوتنەوەی کرێکاری. دواتر هەندێک هەڵسوڕاوی کرێکاری ئەنجومەنێکیان دروست کرد بە ناوی ئەنجومەنی جەماڵی چراغ وەیسی. ئەم ئەنجومەنە فعالیەتێکی بەرچاوی بوو. هەر بۆنەوە ئێمە لە بەرنامەی ئەو ڕۆی ڕاستەوخۆ کاک حامیدی کەریمی ناسراو بە شاتر حامید پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و کادری لە مێژینەی کۆمەڵەمان لەگەڵایە. پێمان خۆشە لەم بابەتەوە چەند پرسیار ئاراستەی کاک حامید بکەن. کاک حامید جان، ئەو کاتت باش. ژیانت باش کاک مەحیەی بەڕێز، سڵاو ڕێزم هەیە بۆ جەنابت و بۆ بینەرانی کۆمەڵە تیڤی. کاک حامید، ئێوە یەکێک لە بنیاننەرانی ئەنجومەنی جەماڵی چراغ وەیسین. چۆن بوو هاتنە سەر ئەو بڕیارەکە و ئەنجومەنە پێک بێنن؟ ئەنجومەنی جەماڵی چراغ وەیسی بە ناوەکەیە معلومە، هەروە جەنابیشت باسی شەید جەماڵی چراغ وەیسیت کرد. جەماڵی چراغ وەیسی یەکێک لە فعالین و هەڵسوراوانی کرێکاری بوو لە شاری سنە و عزوی ئیتحادیە سەنعەتگەرانی شاری سنە بوو و یەکێک لە پێشڕەوانی لەواقع بڵێن پێشڕەوانی سەردەمی خۆی کە دەبێتە ساڵەکانی 66 و 67 و 68 ئەمانە یەکێک لە پێشڕەوانی ئەو مەجموعەیە بوو و وەک سخەنڕانیش کە سخەنڕانی ئەوڵی مایمەی ساڵی
1367 بووە لە ساڵی 1368 گەیشت بانەکەم لەلایەن جمهوری ئیسلامیەوە ئیعدام کرا. هەر بۆ بۆنەوە بە خۆشناوی جەماڵی چراغۆیسی ئێمە مەجموعەیەک لە هاوڕێیانی دیارە من بۆ خۆم لە نزیکەوە لەگەڵ کاک جەماڵی چراغۆیسی ئاشنایم نەبوو، بەڵام وەک کەسێکە لە مبارزاتی کرێکاری و لە هەڵسوورانی ئەوان هەمیشە بە قەولی کابراوتی ئاگادار بووم. منیش بووم بە یەکێک لەو کەسانەیە کە لە فکریەوە بین ئەنجومەنێک دروست بکەین، ئەنجومەنی بۆ نێوەکەیشی جەماڵی چراغۆیسی وەک مبارزێکی کرێکاری و ئینسانێکی خۆشناو و مبارز کە گیانیشی لە پێناو ئەهدافی کرێکاری بەخت کرد. دامان ناکە ئەنجومەنی جەماڵی چراغۆیسی بەو نێوەوە دابنین و مەجموعەیەک لە هەڵسوراوانی کرێکاری کە لە دەرەوەی وڵات بووین کۆبوونەوەیەکمان کرد کە لەو کۆبوونەوەیە ساغبوونەوە لەسەرەوەی کە شتێکی وا دروست بکەین و ئەنجومەنی جەماڵی چراغۆیسیمان پێکێنە. باشە، ئەو ئەنجومەنە زیاتر هەڵسوڕانی لە دەرەوەی وڵات بوو یا ئێوە پەیوەندیشان لەگەڵ هەڵسوڕاوانی کرێکاری لەناوەوە بوو؟ بەڵێ ئێمە پەیوەندی زۆر گەرم و گوڕمان بوو، حتا جیالەوەی کە مەجموعەی ئەم کەسانەی کە وەک تشکیل دەهەندەی ئەنجومەنەکە ئێمە لە دەرەوەی وڵات بووین، بەڵام مستەمەر و دایما ئێمە کۆبوونەوەمان بوو. کۆبوونەوەکانیشمان لەسەر ئەوەی کە بتوانین دەنگی کرێکارانی کوردستان و ئێران بین لە دەرەوەی وڵات، باتەوەجوو بە شەرایەت و ئەحواڵێکی ئەو دەمبوو دەنگی ئەوان بۆ ئاسانیەی ئێستا و بۆ ئیمکاناتێکی ئێستا هەیە دەنگی ئەوان نەدەگەیشتە شوێنەکانی دیکە. و هەدەف لە دروستکردنی ئەنجومەنی جەماڵ چراغۆیسیش ئەوە بوو کە لە ئێرتباط لەگەڵ ئەوانە بتوانین ئێمە دەنگی ناڕەزایەتی ئەوان بین لە دەرەوەی وڵات و ئێرتباطی زۆر نزیک و تەنگاتەنگیشمان بوو لەگەڵیان. هەتا وای لێ هاتبوو مەسەن لە شاری سەقز چوون ماڵی فعالینی کرێکاری گەڕاون و پرسیاری جەماڵی چراغۆیسیان کردووە لەکوێ. یعنی مەنزوم ئەوەیە کە زۆر ئێرتباطێکی نزیک و تەنگاتەنگمان بوو لەگەڵیان. زۆر چاکە. ئێستا دوای بەسەرچوونی ئەو سەردەمە تاکو ئێستا ئایا پێتان وایە دیارە لەو ماوەیەدا هەتاکو ئێستا زۆر لە هەڵسوڕاوانی کرێکاری دەست بەسەر کراون، زۆریان لە زندانەکانان، ئێستاش هەڵسوڕاوی کرێکاری هەمیشە بەردەوام بووە و فعالیەتی ئەو ئەنجومەنانە و ئەو لایەنانەوە زۆرێک لە ئەو هەڵسوڕاوانە چ بە تاکە کەس یا چ بە پێکەوە هەمیشە لە ئارادا بووە. پێتان وایە ئایا ئێستا کاتی ئێوە هاتووە کە دیسان چ لە ناوە چ لە دەرەوە کارێک کرێ بۆ ئەوەی کە هەڵسوڕاوانی کرێکاری بتوانن دەنگێکیان بێ لە دەرەوەی وڵات؟ شتێکی لەو چەشنە ئێستا نەکرد ئەنجومەنی جەماڵی چراغۆیسی، بەڵام شتی کات، چونکی ئەوەندەی بۆ خۆشت ئاگداری وەزیەتی کرێکاران لە ئێران زۆر لە ئاسێکی خراپ بوونا لەباردایە. بێکاری، برسێتی، مەسەلەی کۆڕۆنا کە هاتووەتە پێشەوە، هەموو ئەمانە ئەگەر چاو لێ بکەی وەزیەتێکی زۆر نالەباری بۆ کرێکاران و زەحمەتکێشان پێکێناوە و پێویستە لەو بابەتەوە ئەگەر بە هیوایەوە بین کە مەسەلەی کۆڕۆنا چارەسەر بکرێت کە تۆزە زەحمەتە بەڕاستی لە ئێران لە ئێران لە سەتحی ئێرانە زۆر حرەکەت های وەسیعی کرێکاری بکرێت. ئایا بلەخەرە شتێکی ئاوات بە نەزەرەگایە پێت وایە لازمە شتێکی وا بکرێت؟ بە بڕۆی من حرەکەتی ئەسلی ئەبێ لە ناوەی وڵات بێ و فعالینی کرێکاری لەوێ ئەتوانن دەور و نەقشی زۆر تا ئێستایش هەر ئەو دەور و نەقشەیان بووە تا مەحدودیت و شەرایەت و ئەحواڵێکە هەیە واقعیەتەوەیە کە لەوانەیە هەموو شتێک ئەو جۆرەی کە خۆت مەرامی دڵتە بۆت نەچێتە پێشەوە، بەڵام ئەوان باتەوەجوو بە شەرایەتی کار و ژیان و بە قەولی تۆش وەزعیەتی کۆڕۆنا و هەموو ئەم شتانە وەزعیەتی نالەباری مەعیشەتی و ژیانی ڕۆژانە هەموو ئەم شتانە دەستی داوەتە دەستیە کە ئەوان
محدودیتیان بێ بەڵام سەر هەموو ئەو محدودیتانە ئەوان کار و تەلاشی خۆیان هەر ئەکەن و هەر بەردەوامن منتها بۆی بتوانی ئەم کار و تەلاشە متشەکلانەتر بێ هەمەگیرتر بێ احتیاجی بەوەیە کە نەکە لە شارێک و دووشار لە هەموو شارەکانی کوردستان بەتایبەت فعالینی کرێکاری بتوانن ارتباطی نزیکتریان بەیەکەوە و ئەم ارتباطاتیان وا بەیەکەوە گرێبدەن کە ئەگەر لە مەسەلەن مەهاباد فعالێکی کرێکاری دەست بەسەرەکرێ لەبەر مەسەلەن داواکاری داخوازی کرێکاری فەوری لە سنە و لە کامیاران و لە کرماشان و لە شارەکانی دیکە ئاعترازاتی وەسیع بتوانن لەوێ وەڕێ بخەن بۆ ئازادکردنی بەڵام لە عینی حاڵیشە فعالینی کرێکاری لە دەرەوەی وڵات ئەتوانن دەور و نەقشی زیاتریان بێ بەهۆی ئیمکاناتێکی زیاتر کە لێرە هەیە هەم ئیمکاناتی بێزلا ارتباطاتی و لەلایەکی دیکەشەوە ئەو محدودیەتەی کە ئەوان لەباری ئەمنیەتیەوە لەنێو کوردستان و ئێران هەیەە لەوانەیە فعالینی کرێکاری لە دەرەوە ئەو محدودیەتیان نەبێ و ئەتوانن ئەم ارتباتە پێکەوە گرێ بدەن بۆ ئەوەی دەنجی ناڕەزایەتی ئەوان باشتر بە سازمانهای کرێکاری و جوامعی بینەلملەلی بگەێنن. کاک حامید زۆرمان نەماوە بۆ یەکی ئەیار پێتان وایە سەرەکی ترین مەسائلی مربوط بە یەکی ئەیار کە ئەبێ کرێکاران لە ڕۆژێکی ئەیار مەطرحی بکەن و بەرامبەر بە حکوومەتی کۆماری ئیسلامی و هەروەها بۆ ساحبکاران ئەبێت چی بێ سەرەکی ترین شتەکان ئەبێ لە نەزەرێەوە چییە؟ بە نەزەری من ئێستا گەورەترین مشکلی نەکرد کرێکاران زۆربەی خەڵکی ئێران مشکلی مەعیشەتە دەرامەدی کەم من دوێنێ چاوم لە لیستێک کرد ئێران لە ناو 1990 وڵات 1990 وڵات 160مینە بۆ کەم دەرامەد بوونی خەڵک بۆ ینی میزانی دەرامەدی سەرانەی ئێران لە چاو وڵاتەکانی دیکە حتا لە ئەفغانستانیش کەمترە لە عێراقیش کەمترە لە وڵاتێکی وەک لیبی کە لە بوحرانە و شەڕی ناوخۆی هەیە وەزعی ئێران لەوانیش لە پاشترە ینی لە ڕەدەبەندیە کە کراوە ئەمە هەر بۆک نمونە باسم کرد سەرەکی ترین داخوازی کرێکاران پێم وایە ئەوەڵی ماهیمەی یەک مەسلەی بردنەسەرەوەی حەقدەستەکانیان بە پێی تەوەڕم دوو مەسلەی فشارهێنان بۆ دەوڵەت کە ئەبێ واکسێنی کۆرۆنا هەرچی زووتر بە بەڕایەگان هەموو ئاحادی جامعە بگرێتەوە بتوانن واکسێنی کۆرۆنا بکەن بە یەکێک لە داخوازە ئەسلیەکانی خۆیان کە خەڵک لێی بەهرەمەند بن و خانەوادە کرێکاری و زەحمەتکێشەکان بتوان لە ئەسرعی وەختە لەوە بەهرەمەند بن ئەمە بە نەزەری من دووشتی زۆر سەرەکیە شتێکی دیکە کە لە نەزەر منەوە ئەهەمیەتی هەیە ئەویش ئیمنی محیتی کارە ئستانداردێکی واقعی نییە لە ئێرانە کە بتوانن لەسەری حساب بکەن و ئەبێ ئەمە جزوی داخوازی کرێکاران بێ بۆ ئیمنی محیتی کار هەروەک لەوانە جەنابیش ئاگدار بی کە بێزگە لە ڕۆژی جەهانی کرێکار کە ئەوەڵی ماهیمەیە ڕۆژی 28 ئاوریلیش کە کاتە 8 ئوردیبەهێشت ڕۆژی جەهانی بێسلا دفاع لە محیتی ئەمن بۆ کرێکارە لە محیتی کار و ژیانیە و ئەمەش ئەبێ جزوی داخوازی هەمیشەی کرێکاران بێ کە محیتی کارەکەیان ئەمنیەتی ببێت چه ئەمنیەتی شغڵی چه ئەمنیەتی گیانی و ئەمانە شتایەکن کە بە نەزەری من لە ئەولەویەتان بۆ داخوازی هاوڕێیانی کرێکار لە ناوەوەی ئێران و کوردستان. وایە کاک حامید لەو ڕۆژانەی ئەخیردا خانەنشینان و بازنشستەکان لە ئاستی تقریبا نتوانم بڵێم سەراسەری لە ئێران ئاعترازاتێکی وەسیعیان ڕێخستووە و ئەم ئاعترازاتە تەڵعانیش لەلایەن ڕژیم و هەروەها سازمانی ئوموری ئیجتیماعیشەوە هیچ جوابێکی نەداوەتەوەش لەسەر مەسەلەی دەرامەدەکانیان و حقوقی بازنشستگییانە. ئەم بەشە بەڕاستی زۆر پەیوەندی هەیە بە کرێکارانەوە بۆ ئەوەی
هەرێک لە کرێکانە ڕۆژە بازنشستە بن و ڕۆژێ ئەمە تقریبا نەکرێ بڵێن ئایندەی هەر کرێکارێکە. ئایا پێویست نییە هاودەنگیەک و هاوبەستگیەک لە بینی کرێکارانی شاغڵ و هەموو کرێکارانی فعال بۆ پشتیوانیکردن لە بازنشستەکان بکرێت و پەیوەندیەکی گەرم و گوڕ لەم زەمینە بێتە پێشەوە، چونکی مەسەلەی بازنشستگیش بەڕاستی بەشێکی هەرە زۆر لە بازنشستەکانە ئەلانە لە ئێران جێگا لە حقوقی بازنشستگیەکان کە زۆر کەمە یەک کار و دووکاری زیاتری شەکەن بۆ بتوانن بژیوی بنەماڵەیان جێبەجێ بکەن. پێتان وایە پێویستە کە پشتیوانێکی وەسیعتر لە بازنشستەکان بکرێت لە ئاسی سەراسەری و هەروەها فعالین لە کوردستانیش؟ بە بڕۆی من ئەمە جزوی وەزایفی هەر فعالێکی کرێکاری و هەر جەمع و کۆڕ و کۆمەڵێک کە کرێکاران دەیان بێ و هەموو جارە ئەبێ لەسەر ئەوەش تاکید بکەنەوە کە ئێمەش نەسلی جوانیش هەر بەو ڕۆژە دەگەن و ئەبێ ئەو ئامادەگیە لە خۆیانە ببینن کە ڕۆژێک لە ڕۆژان ئەوانیش هەر ئەو مەرحەلەتەیەکەن مەرحەلەی بازنشستگی منتها بۆ دفاعکردن لە حقوقی بازنشستگان ئەمە مبارزاتی خەڵکی ئێران و مبارزاتی کرێکاران و هەموو ئەو چینی زەحمەت کێش و کرێکار و معەلیم و هەموو ئەمانە بە نەوعێک وەک زنجیر بەیەکەوە گرێ دراون. یعنی تۆ ناکرێ دفاع لە مافی ژنان نەکەی بڵێ من دفاع فقط لە کرێکارەکەم، ناکرێت دفاع لە مبارزاتی معەلمین نەکەی بڵێ من هەر دفاع لە کرێکارەکەم. مەجبوری وەک کرێکارێک ئەگەر دەتەوێت نەقشی پێشڕەوت ببێ ئەبێ دەخالەتگەربی، ئەبێ نەقشت ببێ لە هەموو کاری نێو جامعە و ئەبێ بتوانی تأثیری خۆت دابنێ و ئەگەر بە ئیعلام پشتیوانیە ئەگەر بە هاودەنگیە بە تۆمارکۆکردنەوەی یعنی لەوێ ئەو کەسانێک کە لە مەیدانی واقعان لەوێ ئەوان زۆر ڕاحەتتر و حتمما دەور و نەقشیشیانێ لەو رابطە زۆر باشتر دەتوانن تەسمیم بگرن. من تا وەک فعالینی کرێکاری نابێ خۆیان من ئەمە وەک ڕەفیقێک ئەم شتە باسەکەم خۆیان بێوەزیفە نەکەن لە قبال هیچ کامێک لەم مشکلاتی کە لە جامعە هەیە. وەزایفی فعالینی کرێکاری ئەوەیە کە بتوانن هاندەر بن بۆ پشتیوانیکردن لە تەواوی مبارزاتێک کە بۆ داخوازیە سنفی سیاسی و ئیجتیماعیەکانی هەموو چین و توێژەکانی نێو جامعە بێ فعالینی کرێکاری پێشڕەوانی کرێکاران بە نەزەری من دەتوان دەور و نەقشی زۆر مثبەتیان ببێ بۆ لێکگرێدانی ئەم مبارزاتە و مبارزاتی بازنشستگانیش یەکێکە لەو ئەرسانەی کە کرێکارانی شاغڵ ئەوانەی کە ئێستا لە حاڵی حازرە نەگەیشتون بە سنی بازنشستگی ئەبێ دەور و نەقشێکی زۆر فعالیان بێ بۆ دفاع لە مبارزاتی ئەوان و بۆ دفاع لە داخوازیەکانی ئەوە. ئەلبەتە پێویستە ئاماژەش بەوە بکەن کە تازەگی بەیانیەک دراوە بۆ پشتیوانی لە بازنشستەکان. ئەو پرسیارەی من تەبعاً ئەمە بە نوعێک تاندازەیەک ئەو نیازی من و تۆ بەڕێوە چووە، بەڵام من مەبەستمەوە بوو لێ ڕۆژیەکی ئێرە ئەمە ببێ بە یەکێک لە شعارەکان و یەکێک لە داخوازیەکانی کرێکاران بۆ مەسەلەی بازنشستگی کە دەستوری کاریان نابێت. کاک حامیدجان زۆر خوشحاڵ بووین بۆ ئەوەی هەم لە نزیکەوە چاومان پێت کەوت و زۆر سپاس بۆ ئەوەی توانیمان لەو بەرنامە بەشداری بکەیت و هیواداریم بتوانین لە داهاتوویشە لە خزمەت تابین و بی بۆ بەرنامەی تەلەڤیزیۆنیمان و زۆر سپاس و زۆر سڵاویشمان هەیە بۆ هەموو لایەک. زۆر سپاسی تۆ بەڕێوەبەرانی کۆمەڵە تیڤیش دەکەم و پێشاپێشیش پیرۆزبایی ئەوەڵی ماهی مێ ڕۆژی جیهانی کرێکار دەکەم و بە هیوای سەرکەوتنی کرێکاران بەسەر هەموو کەند کۆسپەکانیان دەستی ئەوەی خۆش بێ و بە هیوام کە ساڵێکی باشترمان بێ لەبەر. زۆر زۆر سپاس کاک حامیدجان. داواکەم لە هاوڕێیانم ئەگەر بکرێت سرودێکی کرێکاری ببن ڕۆژی یەکیارەوە بۆ بخەنە سەر. زۆر سپاس. دوایی دێمەوە.
بۆ پێشەوە بۆ خیابان و ڕۆژی ئەوەڵی مەیە بۆ پێشەوە بۆ خیابان و ڕۆژی ئەوەڵی مەیە بەرەو مەیدانی پەرخۆرۆژ بۆ پێشەوە بەرەو مەیدانی پەرخۆرۆژ بۆ پێشەوە با بلرزی سرتاپە شەڕ بەدەستڵەکی دڵی شاد با بلرزی سرتاپە شەڕ بەدەستڵەکی دڵی شاد وەرن هەموو ئاڵا بەدەست بە ئەنگاوی پدەوەرێ وەرن هەموو ئاڵا بەدەست بە هەنگاوی پدەوەرێ مەلەرزە سەوەرن لە کارگەکان وە دەرکەون دەست و چەتوش بەدەست وەرێ بۆ ئەڵای سوور بە بدرۆشێ سووری گەشێ بۆ ئاڵای سوور بە بدرۆشێ سووری گەشێ بۆ پێشەوە دەنگهڵێنا بە سرودێک دەنگهڵێنا کە لە دەریای دڵی گریکاران هەڵقوڵێ بۆ پێشەوە دەنگهڵێنا بە سرودێک دەنگهڵێنا کە لە دەریای دڵی گریکاران هەڵقوڵێ الله سرمان بابا غادي ورشايبي الله سرود بك وبظلم سرمايا بلادي الله سرمان بابا غادي ورشايبي الله سرود بك وبظلم سرمايا بلادي امروز خوش سنگریکا منگیش نارنجا کی دستی ورتاویش تو پزیکا هوای دی امروز خوش سنگریکا منگیش نارنجا کی دستی ورتاویش تو پزیکا هوای دی خروشی و نی بروشکا نخی اسمان بلردنی بخروشی و نی بروشکا نخی اسمان بلردنی سهاریان و پیشوا برا میدان و خیابان و روزی اولی میا سهاریان و پیشوا برا میدان. بەڵێ ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆ دیسان هاتمەوە لاتان
ئازیزان 33 ساڵ بەسەر شاڵاوی ئەنفال تێپەڕە بێت. ئەم جینۆسایدی ئینسانیە کە لە 8 مەرحەلەدا بەڕێوەچوو 33 ساڵ لەوە پێش دەستی پێکرد. 33 ساڵ لەوە پێش دێهاتەکان سەرچاوەی ئاوەکانیان بە سیمان بەست. خەڵکێکی هێزگار زۆریان دەست بەسەر کرد و دوایی لە گۆڕە کۆمەڵایەتە بە کۆمەڵەکان لە جنوب و لە سەحراکانی عێراق دۆزرانەوە. زیاتر لە 180,000 نەفەر بێسەر و شوێن بوو. ئەنفالی یەک لە دۆڵی جافایەتیەوە دەستی پێکرد. هەر لە هێرشەکاندا دەوروبەری 200 تا 250 کەس کوژران. 160 کەس لەمانەی کە بەڕێگەوە بوون بۆ ئێران بەهۆی سەرماوە گیانیان لە دەستە. ئەنفالی دوو بریتی بوو لە قەراخ. لەم هێرشەشدا لە ئەنجامی ئەم هێرشە زیاتر لە 80 کەس گیانیان لە دەستە. طبعاً خەڵکی قەراخ بەشێکیان ڕوویان کردە سلێمانی و ئەو ناوچەیە، بەشێکی تریان کە بەرەو شوێنێکی تر کە ڕۆیشتن دەستگیر کران و ئەنفال کران. ڕێگەیەکی کیان گرتبووە بەر. ئەنفالی سێ ناوچە گەرمیانی گرتەوە بەر. لەم حرەکەتەدا کە تقریباً لە 20 ئازار و یا 20 ئاوریلی ساڵی 88 بەڕێوەچوو بەشێکی زۆر لە منتەقەی کفری و چەمچەماڵ و تیلەکۆ و سەنگا و ئەو ناوەی گرتە بەر. نزیکەی 500 گوند لەم منتەقەیە کەوتە بەرەم شاڵاوە و نزیکەی 30,000 ژن و پیا و منداڵ و گەنج بێسەر و شوێن کران. ئەمە یەکێک لە ئەتوانین بڵێن ئەنفالی سێ یەکێک لە دڕندانەترین هێرشەکانی حکوومەتی ئەو کاتی سەدام حسێن بوو بۆ خەڵکی کورد. 768 گوند و شارۆچکە وێران کران، 40,000 خێزان ڕاگوێزران کە دوایی لە وەڕە بە کۆمەڵەکان بینرایەنەوە. 7,407 ئافرەتی ناوچەی زەنگە و جەباری و سەنگا و لە گرتوخانەی دووبز بەند کرابوون. 5,600 ئافرەتی ناوچەی جیاجاکان لە ناحیەی یایجی بەند کرابوون. ئەمە بەشێکی 7,640 پیاو بێسەر و شوێن بوون، هەر معلوم نەبوو چیان لە بەسەر هات. لە ئەنفالی چوار کە تقریباً لە نزیکی مانگی مەی 8 مانگی مەی ساڵی 88 بەڕێوەچوو دۆڵی زێی کەوتە بەر ئەم ئەنفالە کە لە سەرەتاوە بە چەکی کیمیایی گوندەکانیان دایە بەر پەلامار و بەشێکی زۆر نزیکەی 154 کەس بوونە قوربانی لەم بردمانانەدا. لەم هێرششدا نزیکی 237 گوند لە ناوبران، هەروەها نزیکی 5,500 کەس لەو ناوچایە دەستگیر کران و بێسەر و شوێن. ئەنفالی 5 و 6 و 7 دۆڵ و چیاکانی شەقڵاوە و ڕەواندز بوون و کە ئەویش لە مانگی مای 26 ئابی 1988 بەڕێوەچوو. لەم هێرشێشدا بەشێکی زۆر هەم بە چەکی کیمیایی و بە شێوەیەکی تر هەم خەڵکەکە ڕاگوێزران و هەم دێهاتەکان وێران کران و سوتێنران. ئەنفالی 8 کە کۆتایی ئەنفال بوو لە بادینان بەڕێوەچوو و لەوێ بەشێکی زۆر لە خەڵکی منتەقەی بارزان کەوتنە بەرەم هێرشە و لەوێش زیاتر لە ئەتوانم بڵێم 93 پیا و 100 مێر منداڵ و
و بەشێکی هەرە زۆر هەر بێ سەر و شوێن بوون و نەمان دواتریش ئەمانە هەردیسان لە گۆڕە بە کۆمەڵەکان دۆزرانەوە. ئەم هێرشە لە تاریخی کوردستانی باشوور هەرماوەتەوە و هەر ئەشمێنێتەوە. دەوڵەتی سەدام حوسێن ئەیویست بە لەناوبردننی خەڵکی کوردستان، بۆیە باسیەوە کرێ ئەوترێ ئەمە جینۆسیادا، بۆ ئەوەی هێرشەکە بۆ سەر حزبێک یا تاکە کەسێک نەبوو، بەڵکو هەموو کەسی گرتووە بەر، بە منداڵ و بە ژن و بە پیر و بە جەوان و بە هەموو کەس، و ڕاگوێستنی ئەو خەڵکە و دواییش بێسەر و شوێن کردنیان، دواییەوە کوشتنی بە کۆمەڵیان، هاوکات وێرانکردنی گوند و سەرچاوەی ئاو و ژیانیان لەو ناوچانە. ئەمە لە تاریخ و لە مێژووی کوردستانە ئامێنێتەوە و وەکو مۆرێکی ڕەش لە بەناوچاوانی حکوومەتهای دیکتاتۆری ئەمێنێتەوە و ئەبێ لەلایەن ڕێکخراوە ئازادی خوازەکانەوە محکوم بکرێت و ئەمە ئەبێ تاوانی ئەم ئەنفالە ئەبێ لەلایەن خەڵکەوە وەرگیرێتەوە. ئێستش کە ئێستاە بەشێکی هەرە زۆر لەو خەڵکانە نادیارن، نەدۆزراونەتەوە. زۆر کەس ئەتوانم بڵێم یەک نەفەر فقط لە بنەماڵەکە ماون، هەمویان بێ سەر و شوێن دیار نین، بە ئەمە توانین بڵێن هێزگار دڵدەنە. ئێمە وێڕای سەرخۆشی و یادکردن لە هەموو گیان بەخت کردوانی ئەم هێرشە دڕندارانەیە کە 33 ساڵەوە پێش لە ناوچە جیاوازەکانی کوردستان لە کوردستانی عێراق هەروەکە ئاماژەمان پێکرد بەڕێوە چوو هیوادارین خەڵکی کوردستان بتوانن لە داهاتوودا ژیانێکی بەخۆشی وە کامرانیان ببێتوە بەڕێوە ببن. ئەمە بەوە ئەکرێت کە بۆ ئەوە بتوانن ئەم هەموو دڕندەیە فرامۆش بکەن، ئەبێ ژیانێکی باشیان بێت بۆ بتوانن بە ئاسوودەی بژین. بەڵێ زۆر سپاس. هەروەکو کە وعدمدا بوو ئەمجارە باسێکمان نەبێ لەسەر گاڵتەجاری هەڵبژاردننی سەرۆککۆمار لە ئێران. ئەوەی وا معلومە ئەم بۆیە پێوترێ گاڵتەجار هەر بەڕاستی گاڵتە بە خەڵکە کرێت لەم ئینتخاباتەی بەناو ئینتخاباتەدا یا ئەم نمایشەدا هەر لە ئێستەوە معلومە چێ بێ بە سەرۆککۆمار. بەڵام بەداخەوە لە ناو هێزی ئۆپۆزیسیۆن هەندێکیان خەریکن بە نۆعێک بەشداری ئەکەن لەو هەڵبژاردنەدا، ینی هەوڵەدەن بە ئەوەی کە ئێمە ئەڵێن نە بە جەمهوری ئیسلامی بچن لە ئینتخاباتە بەشداری بکەن و بڵێن نا بە نۆعێکیانەوێ خەڵک بەشداری بکەن لە ئینتخاباتە. بە تەوری واقعیش کۆماری ئیسلامی ئەوێت سەفی خەڵک نیشان بدا، بەشداربوونی خەڵک نیشان بدا. ئەوەی کە چی لە چیە لەو سنووقە دێتە دەرەوە ئەو ڕەیە نییە وا لەوێ ئەدرێ، ئەوەی ڕێی ئارێوناکە نییە، بەڵکو ئەوەیە کە کۆماری ئیسلامی بۆ خۆی هەر لە ئەوڵەوە لەسەر ئەو کەسایەتیانە تەسمیمی گرتووە، دیاری کردووە چی ئەبێ بەسەرەوە کۆمار. بۆیە ئەوەی وا قاعدەتەن کراوە و کۆمەڵە هەمیشە هەوڵی داوە لەو بابەتەوە دەست پێشخەر بێت و داوای کردووە لە هێزەکانی تریش ئەو کە ئینتخاباتی کۆماری ئیسلامی بایکۆت بکەن و بەشداریتیان نەکەن. خۆشبەختانە لە هەڵبژاردننی 4 ساڵەوە پێشدا بە یەکدەنگ خەڵکی کوردستان هەڵبژاردنیان بایکۆت کرد و نەچوون لە هەڵبژاردنا بەشداری بکەن، ئیسەیە بە ئەرەیە بە نێ. ئەوە بۆ خۆی دەستکەوتێکی هێزگار گەورەیە لە مێژووی خەڵکی کوردستان کە بەرامبەر بە کۆماری ئەسلامی کردیانە. تەبعەنەوە شتێکی تازە نییە بۆ خەڵکی کوردستان. خەڵکی کوردستان هەر لە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە ئەو وڵاتەی ئەو سیستمە و ئەو نظامی قبول نەبووەوە پێیوتووە نا. بۆیە
تحریمکردنی انتخابات لە نظر ئێمەوە زۆر مەسەلەیەکی مهمەکە بە هیچ وەش نابێ بەشداری بکرێت. مەسەلەیەکی تر ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئەوێت لەم هەڵبژاردنەدا یەکدەست ظاهر بێت. ئەوەی کە شعارە دراکە ماجرا تەواو بووە تر ئیسلاح تەڵەب و ئەوانە نابێ ببن، بەڕاستی لە نظر کۆماری ئیسلامی شەوە ماجرا تەواو بووە و قاعدەتەن لەمە بەولاوە ئەوێ یەکدەست لە انتخابات بەشداری بکات و یا انتخاباتێک هەڵبژێریا سەرۆکۆماڵی هەڵبژێرێکە یەکدەست بێت و دوو باڵیا دوو لایەن بەشداریتیان نەکەن. بۆ ئەوە پێویستی بەوەیە بەڕاستی پێویستەکەیشی هەم بۆ ئەوەی لە بەرامبەر وڵاتانی غەربیە کە ئێستا هەڵم مذاکراتی بەرجام دەستی پێکردوێتەوە بتوانێت یەکدەست ظاهر بێ لەلایەکەوە لەلایەکی تریشەوە نیگەرانیەکی هەیە لە ئاعترازاتێکە لە داهاتووە لە کۆمەلگا لەوە ئەچێت دەست پێ بکات وە خەڵکیش حتمما دێنە سەر شەقام و تەبعەن ئیسلاح تەڵەبان ناتوانن هیچ کۆمەکێ بکەن بەم شەرایەتە کە دێتە پێشەوە. بۆیە پێویستە یەکدەست کۆماری ئیسلامی ظاهر بێ و هەر لە ئێستێشەوە دیاری کراوە. ئەوەی کە معلومە و زۆرێک لە شارەزایان ئاماژەی پێیەکەن دیارە حتممەنیش کەسێک لە نەزامیانە بێت و سوپای پاسداران قدرەتی ئەم بەشە لە سەرۆکۆماری بەدەستەوە بگرێ و لە ئێستێشەوە تەبعەن دیاری کراوە و یەکێک لەو 7 نەفەرەوە تقریبەن لە هەموو سافیەکان گوزەراون ئەو 3 نەفەرە لە نظامیانی ئەرشەدی سوپای پاسدارانن. وتم هەرو ئەو جۆرە کە باسم کرد کۆماری ئیسلامی ئەیەوێت بە شکلێکی یەکدەست بە شکلێکی منەزەمتر و سازماندراوتر مەبەستی ئەوەیە کە سەرۆکۆمار هەم ئوموراتی اقتصادی کە لەلایەن سوپای پاسدارانەوە بەڕێوەچێت و بەیتی ڕەهبەری بەدەستەوە بێ و هەم بتوانێت بەشی سیاسی و ڕوبەدەرەوەی ئێران و ڕوبە ناوەوەی ئێرانیش هەر لەم ڕێگەوە چارەسەر بکە بۆیە ئەوێ بەم شێوە بچێتە پێشەوە. مەسەلەیەکی تر کە زۆر مهمە ئەویشەوەیە کە ئەم بەناو انتخاباتە بێمەعناترین شتەکە لە تاریخی کۆماری ئیسلامی تەڵعانی شوێتە پێشەوە. ئەوەیە کۆماری ئیسلامی بۆ خۆی بە پێی شرایەت دیاری کردووە. مەبەستەوە نەبووە چێ ئەچێت چێ ڕێ ئەدا. ئەگە سەردەمەیاوت ڕێیە ماسوخت و نازام شتی وایانەوت هەر ئەوە ختەیش ڕێیەکان لە شوێنێکی تکە درابوو و دیاری کرابوو چێ دێت و چێ نایەت. بۆیە بێ خەڵک ئەم جارە زۆر وشیارانە چاڵە لەم دەورەی تازەی هەڵبژاردننی بەناو هەڵبژاردننی کۆماری ئیسلامیە بکەن. خەڵکی کوردستان ئەم ساڵ ئەم جاریش وەکو جارانی پێشوو ئەبێ یەکدەنگ یەک پارچە هەموو هێزە سیاسیەکان پێکەوە ئەم گاڵتە جارە تەحریم بکەن و بە خەڵکی کوردستان بڵێن کە جارێکی تر مەشروعیت نەدەن بە کۆماری ئیسلامی و لە نەزەر خەڵکی کوردستانەوە کۆماری ئیسلامی هیچ مەشروعیەتێکی نییە. کۆماری ئیسلامی لە عمری 42 ساڵەیی خۆیدا غێرەت شەرمەسەری بەدبەختی بێکاری و هەموو ئەو نەهامەتیانەی وا ئێستا کۆمەڵگای ئێرانی گرتوێتەوە هیچ شتێکی بۆ خەڵکی نەبووە. ئەوە ئێستش لەو شەرایەتە بوحرانیاوە خەڵک تیا قەراریان گرتووە بەڕاستی یەکێک لەو وڵاتانەیە کە کەمترین ئەهمیەت بە وەزعیەتی خەڵکە دات. تۆ تەسەووریەوە بکە بەرنامەی هەفتەی ڕابردوو ئیشارەمان پێکرد هیچ بەرنامەیەکی بۆ کڕینی واکسن نییە. تازەی دوێنێ حەسەنی ڕوحانی ئەڵێکە داواکە لە شرکەتە خصوصیەکان کە بچن ئەقدام بکەن بە سندنی واکسن و بتوانن واکسن بکڕن و بە خەڵکی ئێرایە بدەن. دەوڵەت بۆ خۆی هیچ کارێکی لەم زەمینە نەکردووە و ئەلعانە تقریبا هەموو شارەکان سوورن. معنایە وێل وەزعیەتی کۆڕۆنا لە هەموو شارەکان زۆر خراپە و بەداخەوە دەوڵەت هیچ ئەقدامێک لەم زەمینە ناکات. بۆیە چۆن ئەکرێ ئابە وەزعیەتەوە ئێمە بچینە پای هەڵبژاردنێک کە بەڕاستی عمری ئەو وڵاتە زیاتر ئەکات.
کۆماری ئیسلامی بە عمری درێژادا بە کۆماری ئیسلامی. ئێمە هیچ کە نابێت لە انتخاباتا بەشداری بکەین، ئەبێت زۆر زۆر شێلگیرانە و یەکگرتوو بەرامبەر بە کۆمارە ئیسلامی ڕاوەستین و بینە سەر شەقام و ئەم ڕژیمە بخەینە پەنای ڕژیمە دیکتاتۆرەکان کە لە بین چوون و لە ناو چوون. پێویستە خەڵک چارەنووسی خۆیان دیاری بکەن، پێویستە کرێکاران بتوانن ژیانێکی ئاسوودەیان بێ، بتوانن بە مافەکان و بە دەستکەوتەکانیان بگەن. پێویستە ژنان بەسە ئیتر لە ژێر فشار و زۆری دەوڵەتێکی دواکەوتووی ئرتجاعی قەرار بگرن و نەتوانن وەکو هەر کەسێکی ئازاد هەڵسو کەوت بکەن و ژیان بکەن و کار بکەن. جوانان ئەلعانە بەشێکی زۆری خەڵکی ئێران نیروی جوان و گەنجن کە ئەمانە بێکارن، بەشێکی زۆریان بەداخەوە لە ئەو پڕی وەزعیەتی ناخۆشە ڕویان کردووە لە مەوادی مخەدر و لە توش بوون بە ئەنواع قسامی مادەی هۆشبەر. ئەمە کۆماری ئیسلامی بە شکڵێکی سازماندرا و خەریکەم کاراکە تاکەی ئەوە قبول بکەین. ئایا پێویست نییە ئەم ساڵ ببێ بە ساڵی کۆتایی ئەم ڕژیمە؟ ئایا پێویست نییە بە جێگەیەوەی لە باسی هەڵبژاردن و ئەم گاڵتەجارە لەلایەن بەشێک لە هێزەکانی ترەوە کە خەریکە بازارەکەی بۆ خۆشەکات بەنەوەی ئێوێ گەرمی بکە، بەنەوەی ئێوێ ئەم ڕژیمە بهێڵێتەوە بەو هیوایە کە بەشکەم هێزەکانی ئیسلاح تەڵەب وایە دەرکایەک بۆ ئەمانش بکرێتەوە، بەو هیوایە کە بەڵکو هێزێکی دەرەکی بێ و بتوانێت شەرایەت بۆ ئەمان باشتر بکات. ئەوەتان پێ بڵێن ئەوە بەڕاستی خەیاڵاتە. ئێمە نمونەی زۆر ڕۆشنمان هەر لە دراوسەیەتی ئێران و ئێران هەیە، چاو لە عێراق بکەن، چاو لە ئەفغانستان بکەن. ئەو وڵاتانەی ئێستش کە ئێستەیە دوای 30 ساڵ 20 ساڵ هێشتا ئاسایشیان بەخۆیان نەدیوە. ڕۆژ نییە کە لە کۆڵانێک و لە خیابانێک بۆم نەتەقێتەوە، ڕۆژ نییە کە لەم شوێن و لۆ شوێن تعدادێکی زۆر خەڵک نەبنە قوربانی. خەڵک هەر بە کۆڕۆنا نابنە قوربانی، خەڵک بە لە هەموو بابەتێکەوە کەوتونەتە ژێرگوشار و زەخت لەلایەن کۆماری ئیسلامیەوە. بۆیە ئێمە نابێ خەڵک چاوەڕوانی ئەوە بکەین کە بەشکەم سازشێک بکرێت لەگەڵ حکوومەتەکانی ئەوروپایی و دەرگایە بکرێتەوە بۆ ئەوەی کە وەزعیەت بەنەوعێکی کە بگۆڕێت. ئەوە بزانن کۆماری ئیسلامی لە هیچ وەخت لە هیچ شرایەتێکە حاضر نییە ئیمکانات بدا بە خەڵک. ئەگە شرایەت بۆ ئەویش باشتر بێت حتمما بزانن کە ئەو دەرامەدانەی کە ئەو بازاڕانەی ویا ئەو تەحریمانەی کە ئازاد دەبن ئیسفادەی لێیەکە بۆ ئەوەی کە بتوانێت لە منتقا یا لە هاو بیرەکانی خۆی لە منتقا یارمەتیی ماڵیان پێبدا و کۆمەکیان بکات. هیچ کۆمەکێک بۆ خەڵکی ئێران ناکات و ئەوەی وای کات زیاتر ئیعدام و سەرکوتی ئەو خەڵکەیە. بۆیە مەسەلەی ئەوە مهمە کە خەڵکی ئێرانیش انتخابات تحریم بکەن، با سنووقەکان با شوێنی انتخاباتەکان خاڵی بێ، با نەتوانن تەبلیغاتی پێوە بکەن، با هەرچەند مزدورەکانی خۆیان بێرندای بنن. چەندێکن ئەوانە، چەندێ زۆرن، چەندێ ئەتوانن تەبلیغاتی پێوە بکەن. ئەوەیە کە هەر لەو ڕۆژە ئەکرێ ئیعتراز بکرێت، هەر لەو ڕۆژە ئەکرێ ئیعتراز بکرێت بە کۆماری ئیسلامی. دنیایان لێ شلوغ بکەن کە نەتوانن بە ئاسایش ئەو نمایشە بڕێوە ببن، ئەو نمایشە بکەن بە نمایشە بەرعەلەیی خۆیان و نەتوانن لە تەلەڤیزیۆنەکانیانەوە لە تەبلیغاتی بۆ بکەن و هەروەها دڵی بەشێک لەوانە خۆش بکەن کە گوایە ئەمە کۆماری ئیسلامی ئەم جارە نەی وەرگرتووە. بۆیە داواکەین لە هەموو کرێکاران و زەحمەتکێشان و لە هەموو خەڵکی زەحمەتکێش کە نەچنە پای هیچ سنووقێکی ئەم گاڵتەجارە، نەچنە پای ئەم نمایشە بەڕاستی نمایشێکە کە بەیانی ڕۆژ ژیانی دانە بەدانەی ئێمە تاڵەکات و سەرنوشتی ئێمە
بەمەوە گرەی خواردووە معنایەوە ئێمە خەریکین بە نەوەیەک ئەگەر بەشداری بکەین جا حەچێک لەو سنووقا بێت هەتا کاغەزی سپیشی تێبخەیت معنایەوە مەشروعیەتمان داوە بە جەمهوری ئیسلامی چوون بۆ ئینتخابات معنای بە مەشروعیەتدان بە کۆماری ئیسلامیە بۆیە نابێ مەشروعیەتی پێ بدرێ و ئەبێ سنووقەکان و شوێن ئینتخاباتەکان زۆر چۆڵ بێت وە کۆماری ئیسلامی نەتوانێت هیچ تەبلیغاتێکی پێ بکە طبعا لەم ماوەدا کۆماری ئیسلامی ئەیەوێت بۆ ئەوەی حداقل بتوانێت ئەم گاڵتەجارە تۆزێک بە نەفعی خۆی باتە پێشەوە دەستی کردووە بە کۆبوونەوە و مەسەلەی بەرجام کە هێنایەتە گۆڕێ و ئەوەیە کە حتمما ئاگداری هەن و ئێمە هەوڵە دەین دواتر لەسەر مۆزوعە زیاتر قسە بکەین بەڵام ئەوەی وا زۆر مهمەویشەوەیە کە هەموو ئەوانە بۆ ئەوە ئاکات کە بەشکەم خەڵک پیان وابێ ئومیدێک هەیە چاوێک بکەن لە ئەمریکا و لە حکوومەتەکانی غەربی بەشکەم پیان وابێ لەم ڕێگەوە بتوانن بە مافەکانیان بگەن ئەوەی وا معلومە ئەمە ثابت کراوە بگەڕنەوە بۆ انتخاباتی پێشتر چاو لە ساڵەکانی پێشتر بکەن حتا ئەو سەردەمەی وە بەناو ئیسلاح تەلەبانیش لەسەرکار بوون هەر لەو سەردەما بە من بڵێن ئیعدام نەکرا بڵێن لە سەردەمی ئەو کاتەی وە ئیسلاح تەلەبان لەسەرکار بوون و بە قەولێک وایە ئەم سەرۆک کۆماریش بەشێکە لە ئیسلاح تەلەبان پێم بڵێن کە کرێکاران زیندانی نەکران خەڵک برسی نەبوون حاشیەنشینان بێکار نەبوون گەنجانی حاشیەنشین لە وەزعیەتێکی باشترا چوونە پێشەوە شتی وا بووە ئەسڵەن کام ساڵ وەزعی خەڵک باشتر بووە هیچ وەخت باشتر نەبووە بگرە ڕۆژ لە ڕۆژ خراپتر بووە و دوای کۆڕۆنایش ئەوەی وا معلومە وەزیەتەوە سەر لە ئێران هاتوۆتە پێشەوە هیچ تەسەورێک ناکرێت بەپێ ئاخرین ئامارێکە دراوە ئاخری ساڵی 1401 احتماڵاً واکسین لە ئێرانە خەڵک واکسینە بکرێن ئەویش احتمال لێدرێت بەڵام بەو جۆرە کاچێتە پێشەوە هیچ نیشانەیەک نییە بۆ ئەوەی کە ئەم واکسینە بە شکڵێکی ڕایگان بۆ هەموو خەڵک لە ئێران بێتە پێشەوە خەڵک واکسینە بکرێن ئەم وەزیەتە قابلی قبوڵ نییە بۆ هیچ کەس و ئەبێ هەوڵ بدرێ نێڵی نابەم شێوە بچێتە پێشەوە بۆیە من داواکەم لەم ڕێگەوە داواکەین لە هەموو هەسوڕاوانی کرێکاری و ئیجتماعی و قبوڵی نەکەن هەروە لە باسی وەڵاممان کرد بەرەو پیری ئەوەڵی مایمەیەچین ئەو ڕۆژە یەکێکە لەو ڕۆژانێکی ئەمە توانین ئەم داخوازیانەمان لێ بن لەوێ ئەتوانین بە اعترازی خۆمان نیشان بدەین کە بەڕاستی کۆماری ئیسلامی ناتوانێت هیچ گاڵتەجارێک بەڕێوە ببا و هەر لەوێ پێیان بڵێن کە ئێوە ناتوانن انتخاباتی سەرۆک کۆماری بۆ جۆرێکەوە خۆتان پیشبینیتان کرد دەبچێتە پێشەوە لە هەر حاڵە من نازانم ئەگەر هاوڕێیانم بۆ لە کۆتاییە شتەیەکیان هەیە پێشکەش بێەوە بکەن کە ئێمە بەو جۆرە خەریکی دینە کۆتایی بەرنامەکانمان و ئەگەر نازانم ئیشارەیەک هەیە زۆر چاکە زۆر سپاسانەکەم بۆ ئەوەی کە توانیم لەم بەرنامەیەشدا لە خزمەتتان نابم هەتاکو جمعی ئایندە و بەرنامەی ڕاستەوخۆی ئایندە کات و ساتێکی خۆشتان بۆ ئاوتەخوازم و هیوا داوای سەرکەوتنتان بۆکەم و سەرکەوتن بۆ هەموو لایە سەرکەوتن بەڕاستی هینی ئێمەیە و ئێمە ئەبێ هەوڵی بۆ بدەین و بەدەستی بێنین کات و ساتێکی خۆش ئەمڕۆ تەنیا ئەمڕۆ سووتی قەتارەکان بێدەنکەن سیگناڵی کەشتیەکان لێمەدەن دوو کەڵ بە دوو کەڵکێشی
کارخانەکانەوە ڕەوا مەبینن، تۆنێلی سارد و تاریکی کانەکان بە تەنیا بێڵنەوە، شێر لێنجەکانی نەوت بگرنەوە، خۆ دنیا بە ئاخر ناگات. ئەمڕۆ تەنیا یەک ڕۆژ پۆلەکانی خوێندن دابخەن، کامیۆنەکان بکوژێننەوە، کوتکەکان بنێرە سەر سندان و دنیاش بە ئاخر ناگات. ئەمڕۆ تەنیا ئەمڕۆ شەقامەکان مەماڵن، زبڵدانەکان مەڕێژن، بێڵەکان بەبێ نانی برژاو لە تەنورەکان دەرکێشن، بە تەقەڵە ڕەنگاڵەیەکان شیتاڵەکانی ڕووتیم مەدورنەوە، دنیاش بە ئاخر ناگات. مەترسن، بە خاوەن کارەکانتان بڵێن مەترسن، بڵێن با ڕۆژێک ئیش بێکار بێت، تەنیا ڕۆژێکە، ڕۆژێک کە نابێتە هەزار ڕۆژ. ئەو کاتێک کە دائەنیشن و سەعات و ڕۆژ و مانگ و ساڵەکان چرکە بە چرکە ئەژمێرن بۆ ئەوەی کە نەکات چەند چرکە کەمترم بەهرەبەخشی بێت، ئەو دەمەی کە دائەنیشن و یاسای ڕەنج و دەست ڕەنجم بۆ ئەنووسن، ئەو کاتەی بەگشت وجودەوە سەیادن تا نەکا بە ئەسپەکەتان بێژم قاتر، ئایا بیرت لەوە کردوتەوە منیش دەمەوێ ڕۆژێک، تەنیا ڕۆژێک، ئەویش یەکەمی مانگیمەی کە ڕۆژی منە دەست لە کار کێشمەوە؟ پێویست ناکات ئەزیەت وەبەر خۆتان بدەن و هەوتوویەکم بۆ ناو بکەن. ئەم بەردە قورسە نێوکتان دەخات، ئەو یەک ڕۆژەم بەسە تا سەرمایە بەم زەربەیە زرینگە بزێتە مێشکی و دا بمێنێ بۆ ئاهێک بە بەهرەی بگۆڕێتەوە. تەنیا ئەم ڕۆژە بەسە ڕاوەستا و گەردەن پەراست دێمە دەرێ، سەری بەرزی پڕغرورم لەو ڕۆژەدا بۆ یاساتان دانانەوێت.